لەبانیەوە دوو گرتبوونەوە لە هەولێر ڕوویاندا و قایمقامەتی سلێمانی ژەڵێ ڕزقی کەس نابڕین بەڵکو دەبێت عەرەبانەچی و کاسبکارانی سەر شەقامەکان ڕێک بخرێنەوە. سڵاوتان لێبێت. لەبانیەوە تا ئێستا دوو گرتبوونەوە لەم هەولێری خۆمان هەبووە. یەکێکیان بۆ داوای موچە و ئەوی تریان لەسەر نرخی پاس بوو. دەستەیەک لە ڕزگاربووانی ئەنفال و زیندانیانی سیاسی چوونە بەردەم وەزارەتی دارایی و داوای حەقی خۆیان دەکرد. پیاوێکی بەشان و شەوکەت لە ناو ناڕزایەکانەوە بە 1964 وت. 22 ساڵ بووم لە نوگرە سەلمان بووم، ئێستا 54 ساڵم، 13 ساڵیشە هەوێی موچەم بۆ کراوە 1 سنتم وەرنەگرت بوو. گرتبوونەوەی دووەم لا نزیک بازاری داونتاون بوو، سایە پاسەکان کۆبوونەوە دەڵێن کرێی پاس ناکەین بە 500 دینار. یەکدوانێک لە شۆفێرە ناڕازیەکان قسەیان بۆ مایکی 1964 کرد و وتیان کاکە لۆمان دەرناهێنێ، با بنزین و غاز هەرزان بکەن، ئێمەش کرێ هەرزان دەکەین، بەڵام بەپێی ئەم بڕیارە تازەیە ڕۆژی 25,000 دینار زەرەر دەکەین. لە سلێمانی قایمقام لەگەڵ نوێنەری دەستگێر و فرۆشیاری سەر عەرەبانەکانی ناوبازار کۆبووە و پێیوتون نامەوێت ڕزقی کەس ببڕین، بەڵام دەبێت شوێن و مەکانتان ڕێک بخرێتەوە. قایمقامەتی سلێمانی دوای کۆبوونەوەکە لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت قایمقام وتوێتی ڕێگە بە هیچ کەسێک نادەین لە دەرەوەی ڕێنمایەکان کار بکات. عوسمان عارف بەرپرسی بەشی زیادەڕۆیی لە شارەوانی سلێمانی بە 1964 وت پلانێک خراوەتە بەردەست شارەوانی سلێمانی. پێشنیاز کراوە شوێنی ئەو دەستگێڕانە ڕێک بخرێتەوە و کەپریان بۆ دروست بکرێت، چونکە شوێن زۆر دەگرن و ئاسەنگی هاتچۆ دروست دەکەن، بەڵام کارێک ناکەین قوتی خەڵک ببڕین. بەڵای تای خوێنبەربوون هێشتا خۆی نادات بەدەستەوە و هەر خەڵک توش دەکات. زانێرە تازەکە ئەوەیە 3 کەسی تر لە دووهۆک نەتیجەیان هەبوو و پێیان وتون تای خوێنبەربوونتان هەیە. مەتین جەمیل بەرپرسی ڕاگەیانی تەندروستی دووەک بە 1964 وت 3 کەسەکە ئەندامی یەک خێزانن، دانیشتووی قەزایی بەردەڕەشن، بەکاری ئاژەڵداریەوە خەریکن. هەفتەیەکە گومانی ئەم نەخۆشییان لێکراوە و لە نەخۆشخانن، بەڵام تازە ئەنجامەکە لە بەغدا هاتوۆتەوە و دڵنیا بوونەتەوە ئەوەی باشە ئێستا هەرسێکیان وەزعیان باشە و لەم 1-2 ڕۆژە دەنێردرێنەوە بۆ ماڵەوە. مشتومڕێکی سەرچاوە نادیار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیدا بووە کە ساڵی داهاتوو نرخی وەرگرتنی 1 تۆن گەنم کەم کراوێتەوە. ژمارەیەک جوتیار لە کاریگەری ئەو مشتومڕانە لە کۆمێت نووسیویانە ئەم ساڵ گەنم ناچێنن. قسەکە ئەوە بوو کە گوایە حکوومەتی عێراق نرخی وەرگرتنی گەنمی بۆ ساڵی 2025 کەم کردوێتەوە. 1 تۆنی پلەیەک بە 560,000 دینار وەردەگرێت. بەڵام دەرکەوت وانە. نەوزاد کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان بە 1964 وت هیچ بڕیار و ڕێنماییەکی نوێ نییە دەربارەی دابەزاندنی نرخی گەنم، بەڵکو ئەوەی هەیە وەرگرتنی 1 تۆن هەر بەجێگیری و بە 850,000 دینار ماوەتەوە. ئەمە هەواڵە بەرچاوەکانی ئەمڕۆ بوو. بیرتان بێت ئەم شەو لە نێوان عێراق و کوێتیاریەکی تۆپانی خۆش هەیە و خەڵکێکی زۆر تەماشاوانی دەبن. دوای 34 ساڵ یەکەم جار عێراقەکان دەچنە یاریگاکانی کوێت، بەڵام هەموو باس ناکەم با ڕزقی برادرانی وەرزش نەبڕم. ساعتێکی تر نابات ئەوان وردەکاری زیاتریان لا دەبێت. هەواڵەکانت پێشکەشکردن شاد.